سواز بۆ خۆی گەورە بەفرێکی زۆر خۆشباریوە هەموو گوندەکەمانی سپی پۆش کردووە هەمزانە بۆخوا ئێستاوە گەنجان خەریکی تۆپەڵ شەڕە تۆپەڵی بەفرینەن تۆپەڵە بەفرینە ئەەکەن و دە بەفرینە ئەەکەن تۆپەڵە بەفرینە ئەەکەنەوەوانە هەمسەنا بۆ خۆی گەورە تقریبان 25 سانتینە بەفریش باریوە لە گوندەکەمانە زۆر دڵخۆشین لەخوا بەزیە حەمد و سەنا بۆ خوا کە ئێمە کەس بە تەمای ئەمە نەبوو حەمد و سەنا بۆ خوا خوای گەورە ئەم نعمەت و ڕەحمەتێ ڕێژان و ملمانە وەڵا سوودەکەی هەیە بۆ زەوی هەیەی بۆ فەلاحەتی هەیەی بۆ هەموو شتەکان زۆر باشە بۆ تەقینی ئاو زیاکردنی ئاو حەمد و سەنا بۆ خوا زۆر باشە ئینشەڵڵا زۆر دڵخۆشین حەمد و سەنا بۆ خوا لەخوا بەزیاوە سە لەخوا زیاوە هەموو خەڵکەکە دنیا سپی پۆشە زۆر دڵخۆشە خەڵکەکە بە موعەزە بەفری ئاوان نەبارێنەوەڵا بەس تقریبا لە دەوری ئەو نەوەسینەکە نەوە حەوتۆ ناوە و بەفرێکی تریاوە باری 3 ڕۆژ لە زەویا بوو ئەمڕۆ لەخوا بەزیابێ لە ساڵی 2022 بەفرێکی خۆش و خەڵکی مناڵودار و بەرهەمووی هاتونەتە دەرەوە وەلحەمدوللا کەشەوایەکی خۆشیان دروست کردو بۆ خۆیان و خۆشیخوانی بێ دەرە بڕن و سوپاس بۆخوا ئەم بەفرە چەند ساڵێکە یعنی چەند ساڵێک جارێک بەفرێک لێرە بارێ و بە حکمیەوەی ناوچەکەمان تۆزێک دوورە لە شاخەوانەوە دەشتایی و کەوتونەتە پێدەشتەکانی شارە زورەوە چەند ساڵ جارێک بەفرە بارێت دێت خەڵکی ناوچەکەش ئاوا چەند ساڵ جارێک ئابارێت دڵخۆشی خۆیان دەرە بڕن بە شەڕە بەفر و بە شەڕە تۆپەڵ و ئەوانە گەنج و مناڵ و هەمووی یەنەبەر دەشتەکان و شەڕە تۆپەڵ دروستەکەن بۆ خۆیان بەفربارین تەبعاً سوودی تایبەتی خۆی هەیە تۆ بەفربارینەکە جیاواز لە بابرینی بارانەکە کە ئاوی ژێرزەوی زیاکە ئاوی سەرزەویشت ئەوەی کە